مایکل ڕۆبن هۆشداریەکی مەترسیدار لەبارەی ئامانجی سەردانەکەی تۆم باراک بە کوور دەدات. ستاندەر زانیاری نوێ لەبارەی بڕیارەکەی بەغدا بۆ موچەی هەرێم ئاشکرا دەکات. باراک و زەیدی یەکەم هەنگاویان بۆ هاوبەشیەکی نوێ بە سەرپەرشتی ترامپ دەست پێ کرد. مایکل ڕۆبن ڕاوێژکاری پێشووی پنتاگۆن و ئاگادار لە دۆزی کورد هێرشی توون دەکاتە سەر تۆم باراک و با جاهیلترین باڵوێزی بەرامبەر مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەسف دەکات. مایکل ڕۆبن دەژڵێت باراک لە پێناو بەرژەوەندی بازرگانیەکانی ترامپ بانگەشە بۆ سیستەمی فاشیستەکان دەکات و خیانەت لە پرەنسیپی ئازادی ئەمریکا دەکات. ئەو دەڵێت باراک بۆتە داردەستی پرۆژەی ئیمپراتۆریەکانی ترامپ لە عێراق و سووریای نوێدا. لەم چوارچێوەیەدا کورد وەک بربەستی سەرەکی ئەو پرۆژانە دەبیندرێن. مایکل هۆشداری دەدات کە لە بەرامبەر ڕەزامەندی تورکیا و بازرگانی وزە ئەگەری قوربانیکردنی کورد لەلایەن تیمەکەی ترامپەوە هەیە. وتیشی مەرجی سەرەکی تورکیا بۆ هەر ڕێککەوتنێکی نوێ لەگەڵ ئەمریکا لاوازکردن یان نەهێشتنی قەوارەی کوردیە. لەم گەمەیەدا کورد بەردەوام ڕوبەڕووی مەترسی و ڕێککەوتنی ژێربەژێر دەبێتەوە چونکە خواستەکانی کورد و ڕۆڵی لە ناوچەکە لەگەڵ بەرژەوەندیە دارەیەکانی ئەواندا یەک ناگرێتەوە. هەروەک ستاندەر دوێنێ ئاشکرای کرد پاڵەحساری وەزیری دارایی عێراق بڕیاری داوە لەمە دووە بە شێوەی مەقاسە بڕی داهاتی ناوخۆ لە موچەی فەرمانبەرانی هەرێم ببڕێت و ئەوجار بینێرێت. ئەمڕۆژ هەردوو پەرلەمانتار ئەحمەدی حاجی ڕەشید و دکتۆر غالب زانیاریەکانی دوێنێ ستاندەریان پشتڕاست کردەوە. هاوکات بەپێی زانیاری ستاندەر ئەگەر حکوومەت یارێم و بەغدا لەسەر بڕێک ڕێک نەکەون کە حکوومەت یارێم بڵێت دەتوانێم دابینی بکەم ئەوە ئەگەر بەغدا مانگانە موچەش لە کاتی خۆیدا بنێرێت بۆ هۆی ئەو مەقاسەی دەیبڕێت لە موچەی هەرێم وەکو داهاتی ناوخۆ. حکوومەت یارێم باگەری زۆرەوە موچە لە کاتی خۆیدا دابەش ناکات بە پاسایی ئەوەی کە کورتێنانیان هەیە. جێی باسا سەرڕای ئەوەی لە پێش دەژن موچەی مانگی پێنجی فەرمانبەران خرج کرا بەڵام تاوکو ئێستا بەهۆی نەبوونی داهاتی ناوخۆی بەردەست موچەی مامۆسایانی گرێبەستی هەرێم دابەش نەکراوە. ئەمڕۆ تۆم باراک نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لەگەڵ عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق لە بەغدا کۆبوویەوە. با گوێرەی زانیاریەکان تیمێکی تایبەت کە لەلایەن تۆم باراک نێردەی سەرۆکی ئەمریکاوە پێکێنراوە کە لەسەر ئامادەکردنی تێڕوانینێک دەکات کە تایبەتن بە کۆتایی هێنان بە هەژمونی ئێران لە عێراق و چاکسازی ئابووری. حکوومەتی عەلی زەیدی لە شێر گوشاری ئەمریکادا دەستی کردووە بەکردنەوەی 3 مەلەفی هەستیار لە یەک کاتدا. یەکەمیان سنووردارکردنی چەک لە دەستی دەوڵەتدا، ڕاوەدوونانی تۆڕەکانی هەژمون و دارایی سەر بە گروپە چەکدارەکان. سێەم دەستپێکردنی چاکسازی ئابووری بەرفراوان.